مەسرور بارزانی ڕایگەیاند دەبێت هەرێمی کوردستان ڕۆلی بەشداری ڕاستەقینەی لە بڕیارە سیاسی و سەربازی و ئەمنیەکان هەبێت. ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لەگەڵ ڕامۆن بلاکووە باڵۆزی یەکێتی ئەوروپا لە عێراق کۆبووە لەبارەی هەنگاوەکانی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. مەسرور بارزانی ئاماژەی بەوەدا پشتگیری لە هەنگاوەکانی عادل عەبدولمادی دەکەن و لەسەر بنەمای بەشداریکردنی یەکسا لە نێوان پێکهاتە سەرەکیەکان لە گفتوگۆکانماندا بەردەوامین و ڕاشی گەیاند دەبێت هەرێمی کوردستان ڕۆڵی بەشداری ڕاستەقینەی لە بڕیارە سیاسی و سەربازی و ئەمنیەکان هەبێت. بەشێکی دیکەی کۆبنەوەکەشدا باس لە ڕۆلی دەستور لە چارەسەرکردنی کێشەکان بە تایبەتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کرا. لەو بارەیەوە مەسرور بارزانی ڕایگەیاند مادەی 140 دەستور کلیلی چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستانە و گوتی ئەم چارەسەرە دەبێتە بنەمایەک بۆ چارەسەرکردنی پرسە هەڵواسراوەکانی وەک یاسای نەوت و غاز و بودجەی پێشمەرگە. لەبارەی پێکهێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستانیش مەسرور بارزانی ڕوونی کردەوە کە دەخوازن لەسەر بنەمای ئەنجامەکانی هەڵبژاردن حکوومەتێکی بەهێز دروست بکەن. لە لای خۆیەوە باڵیۆزی یەکێتی ئەوروپا پیرۆزبایی سەرکەوتنی ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی لە مەسرور بارزانی کرد و ڕایگەیاند ئەنجامەکان دەبنە چوارچێوەیەکی یاسایی بۆ کوردستانێکی بەهێز و سەقامگیر. هەروەها ئاماژەی بە هەوڵەکانی یەکێتی ئەوروپا بۆ یارمەتیدانی هەرێمی کوردستاندا و ڕاشی گەیان یەکێتی ئەوروپا لە گفتوگۆی بەردەوامدایە بۆ هاوکاری کوردستان لە ڕووی پرۆسەی چاکسازی و ڕێخستنەوەی هێزە سەربازی و ئەمنیەکانی کوردستان.